ئەگە برم لە مادەی 140 زۆر خراپترە ئێرە وای لێ هاتووە ئێستا ئەمە هەر شوێنێکی پێداچین ئەرێ کاکە بڕۆ لە لەولای ینی داوا کارێکەکەمان ئەەکەین ئەرێ بڕۆ کاکە سەر بەو لەنەوە دۆڵی مەلەکانی سەر بە ناحیەی خەلیفانە لە قەزای سۆران دانیشتوانی ناوچەکە بەدەستکەمی خزمەتگوزاریەکانەوە گرفتارن بە تایبەتی خراپی ڕێگا و بانەکانیان لە دوای نزیکەی سێدەیە لە حکومڕانی کوردی تاوەکو ئێستا ڕێگا و بانەکانیان قیرتاو نەکراون دانیشتوانەکەی هۆکاری خزمەت نەکردنی ناوچەکەیان دەگەڕێنەوە بۆ ململانەی حزبی نێوان پارتی و یەشێتی ئیدارەکە عایدی خەلیفانە بە سنووریش وەکو سنووری ئێچێتە ئەنی تا ئێستا بڵێ ژێری سنوورەکە عایدی ئێچێتە ئارەوەلا بووینە قوربانی بینی دوو حیزبینە هەتا ئێستاوان لە هاتێزا هیوادانی لەوەی بە دواوەگا ینی ئەوانە باش بن و ینی ئاوڕێک لە فەقیر و فەقاری بدەنەوە گەنا بە کورد بتەوێت نەتەوێت بەرەو تێچوونە ینی گوندەکان هەموو بەرەو دارمانن ینی خەڵکەکە لێرە چ بکاگە هیچ خزمەتگوزاریەکی نێ هەتا ئێستا شەبەکەمان نییە لە ڕووی خزمەتگوزاری هیچ خزمەتگوزاریەکی ئۆپتۆ نییە فەرمەوە جادێ ڕێگاوبانە هەر باوەڕکە ئەگە برێم ینی تەنەکتەر لێی ناڕوە ئەو بە خۆتان دەبینێت لە ڕووی خەتی ئەتەرنێتمان نییە لە هیچ خزمەتگوزاریەک وەک پێویست نییە داوا لە حکومەتەکەین بە تایبەتی ئەو جادا ینی هەر سەرەکی ئەو جادەمانە بۆمان چاکە ئێستا سپەینیا من بەخۆم ئەسمە دەوام ئەگە ئەو ڕێ بەفرکەوێ بەخوای دەبی لێرە ببینەوە لەبەم هەردوو لا بوویتە محەڕەمە وەچ محەڕەمە لە هاتوو منتیق لەبەر پارتی و یەکێتی محەڕەمەیە نە ئەو لە بەوی چاکانەویش لە بەوی چاک زارا لێرە بە بیزە قەیسووی غەریفانێ ئەلعام بەس هاتەشی ناگەیی لەبە کەند و کۆراف سەبارەت بە گرفتی دانیشتوانی دۆڵی مەلەکان بەڕێوەبەری ناحیەی خەلیفان دەڵێت چاکردنی ڕێگاوبانی دۆڵی مەلەکان پێویستیەکی گرنگە و ئێمە داواکاریەکانمان بە سەروی خۆمان گەیاندووە یەکێک لەو پرۆژانە لە بواری ڕێگەوبان بریتی بووە لە لای ئێمەوە بریتی بووە لە چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ڕێگای دۆڵی مەلەکان کە پێویستیەکی گرنگی ئەو ناوچەیە سەرەڕای ئەمەشەوە هەوڵمانداوە لە پلانی وەبەرهێنان کار لەسەر بکرێت بەوەی کە وەکو ناوچەیەکی گەشتیاری بوشانەوەی زۆرتر بەخۆیەوە بێنیت دۆڵی مەلەکان لە نۆ گون پێک دێت و کەوتۆتە دابەشکاری سەردەمی دوو ئیدارەی زۆنی زەرد و سەوز لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی خەلیفانە لە قەزای سۆران و لە ڕووی ئەمنیشەوە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر ئەمە شوای کردووە خزمەتگوزاری بە دانیشتوانی ناوچەکە پێشکەش نەکرێ و بەدەست خراپی ڕێگاوبان و کەمی خزمەتگوزاریەکانی ترەوە بناڵێن و هاوڵاتیان ببنە قوربانی بیری بەرتەسچی حیزبی دوای 28 ساڵ لە حکومڕانی کوردی هاوڵاتیان هێشتا قوربانی ململانەی دوو حیزبی دەسەڵاتن خزمەتگوزاریەکانیان پێشکەش ناکرێت پرسیارەکە ئەوەیە تاکەی هاوڵاتیان دەکرێنە قوربانی ململانەی ئەم دوو حیزبە ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی مەلەکان